فامم کرد بێتەوە لەم هەرێمی کوردستانە کارەبا باش نەبووە. قوربان گیان جاری وا هەیە ئێواران یەتەوە سەعاتێک کارەبا هەیە دوای ئەبڕێتر ماڵی ئاوا مولدە هەڵەکەن بۆمان. جاری وایە 3 ساعتە، جاری وایە 5 ساعتە، جاری وایە 8 ساعتە، جاری وایە لیان تێکەچێ نازانم 12 ساعت. ئەگەر لە ساڵێکە ڕوبع چارەکێ ینی چارێکە کارەبایان چا کردایسە کارەبای 24 کاتژمێری هەبوو. ئەوەی من ینی بەڕاستی ئەڵێم کە فامم کرد بێتەوە لەم هەرێمی کوردستانە کارەبا باش نەبووە، ینی ئاوەتە خواز بوو کە بڵێم ئەمساڵ ئیسفادەمان لە کارەبا کردووە. ینی بە هەمیشە بە مۆلیدەیشەوە 24 ساعتەکان بۆ تەواو نەکردوین. ئانی نازان بریکاری وەزیر و تەبێژی وەزیری کارەبا و مشتانەڵێ کارەبامانەوە نەکردو بەس ئەوە سەعات و چیوانە ئەسڵ ئەساسی نییە. دوایەش ینی بەڕاستی بینی تۆ جاری وا هەیە بۆیلەردا ئەگرسێنی کاتی کارەباکە نازانی، ینی بڵێ کاتی چۆنی بەکاری بینی بۆ ئەنەوە هیچ لەگەڵ گەرمکردنەوە هەر ئیسفادەی لێ ناگەن. کارەبا نازانم من ئەوەتەی بزانم چەند ساڵەوە 30 ساڵێمە حکوومەتین هەتایسە کارەبا ئەمە مۆلدە و کارەبا هەیە و دوای تایسە نەتوانەوە کارەبا تایسە چارەسەر بکرێ. ئێمە زۆر جار پێمان ئەڵێن وڵا کاکە کارەبا سەرچاوی ڕووناکیە، سەرچاوی گەرمکردنەوە نییە، بەڵام ئێمە گەورەترین کێشەمانەوەی گەرمکردنەوەمان نییە، من نەوتمان نییە، غازمان نییە، ئاومان نییە. کارەباکەشیە کارەباکە جاجاریەتەوە جاجاریش نییە، تر گیانمان بە مۆلیدەیە. ماڵی حکوومەت ئاوا بێ بەس نییە ئەوەشمانەیاتێ، ئەگەر ئەوەشمانەیاتێ ئێمە چیمان پێکرێ هیچمان پێ ناکرێ و قوربان گیان جاری وا هەیە ئێواران یەتەوە سەعاتێک کارەبا هەیە دوای ئەبڕێتر ماڵی ئاوا مولدە هەڵەکەن بۆمان. دوای ئەوە شەویش ئاوا کاتی خەوتن کارەبامان بۆ هەڵەکەن تر زۆر باشە و ئیتر من هیچ وەختی لێ ڕازی نیم. کارەبا جارێک شتێکە بێت هەبێت جا باسی بکەیت. لەم وڵاتە ئێمە ئەوەی کە حتى بووە بە عیبە، ینی سبەی باسی کارەبا بکەی یانی شتێک نییە، ئەوە قسەی لەسەر کراوە سواوە و چارەسەرەکەشی ئاسانە، بەڵام مەگەریەکی بیەوێت. مناڵێ مەگەریەکێک 50 دەفتەر قەرزار بێ بیەوێ بیداتەوە ئەم 50 دەفتەرە بە 50,000یش بێ ئەیاتەوە، بەس ئەگەر یەکێک بیەوێ نەیاتەوە ئەگەر مانگی 3 ملیۆنیش مەعاشی بێ نایاتەوە. ئەمان نایانەوێ کارەبا هەبێت، ئەیانەوێ گەل بچەوسێنەوە، بەس نیەتیانەوەیە. جاری وایە 3 ساعتە، جاری وایە 5 ساعتە، جاری وایە 8 ساعتە، جاری وایە لیان تێکەچێ نازانم 12 ساعت. کێشەی کارەبا ئەمە 30 ساڵە حکومڕانانی هەرێمی کوردستان ئەگەر لە ساڵێکە ڕوبع چارەکێ ینی چارێکە کارەبایان چا کردایسە کارەبای 24 کاتژمێری هەبوو. نییە کارەبا ئەفرۆشێ بە مووسڵ بە کەرکووک، بەس بۆ ئێمە نییە، لەبەرەوە میلەتەکە ڕاهاتووە بە وەسعە، کەس قسە ناکە لە سا 50 بندیوارە، لە سا 20 موچە خۆرە، 30 موچە خۆرە، 40 موچە خۆرە، لە سا دەیماوەتەوە دەکەش هیچی پێ ناکرێ. بۆیە کارەبا هەر ئاوا بێ، کارەبا ئێستاوە مۆلیدەیە تەماشایک شەو ڕۆژە 3 ساعات هەیە، ئەڵێ ترافیکەژێت و ئەکوژێت.